جوانترین سڵاتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانتان پێشکەش دەکرێت. بە ئەمەدەبوونی هەردوو وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کۆبوونەوەیەکی تایبەت لەسەر چەند پرسێکی گرنگ ئەنجامدرا. لە کۆبوونەوەکەدا بڕیار لەسەر ئەم تەوارانەی خوارەوە درا. تەوەرەی یەکەم قوتابیانی خوێندنی ئیسلامی تا ڕادەیەکی باش هاوشێوەی قوتابیانی دیکە لە کۆلێژەکانی یاسا و شەریعە و سەرجەم کۆلێژە مرۆڤایەتیەکان و زمانەوانیەکان وەربگیرێن. ئەمەش دوای کۆبوونەوەی لیژنەی هاوبەشی هەردوو وەزارەت ڕێنمایی پێدەدەچێت. تەوەرەی دووەم بەپێی توێژینەوەیەک بڕیار دەدرێت کە بۆ ساڵی خوێندنی ئایندە لەو قەزانەی کۆلێژی پەروەردەی هەیە قوتابیانی ئەو ناوچانە وەربگیرن بۆ ئەوەی لە ئایندەدا لە خودی خەڵکی ناوچەکە ببنەوە بە مامۆستا و کێشی میلاکاتیان نەبێت. تەوەرەی سێم پەرەی زیاتر بە پەروەردە و خوێندنی تایبەت بدرێت و کار لەسەر وەرگرتنی زەمالە لە دەرەوە وڵات بکرێت تا لەسەر ئەرکی هەردوو وەزارەت قوتابی بتوانن درێژە بە خوێندن بدەن. تەوەرەی چوارەم گرنگی زیاتر بدرێت بە باخچەی منداڵان لە کۆلێژەکان بۆ ئەوەی پسپۆر لەو بوارەدا پەروەردە بکرێن. تەوەرەی پێنجەم پلانی نوێ بۆ وەرگرتنی لە کۆلێژەکانی ئێوارانی پەروەردە و پەروەردەی بنیات دامدرێت بۆ ئەوەی بەپێی پێویستی وەزارەتی پەروەردە قوتابی زیاتر لە بەشە زانستیەکان وەربگیرێن و هاوکار بن بۆ میلاکی وەزارەتەکە. تەوەرەی شەشەم هەوڵ بدرێت دەرئەنجامی ئەزمونەکانی وزاری بۆ پۆلی 12 ئامادەیی لە کاتی خۆیدا بۆ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بنێرێت بۆ ئەوەی پرۆسەی خوێندن وەرگرتنیان لە زانکۆکان دوانەکەوێت. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە جەبار ساڵح سەرۆکی ڕێکخراوی پاک تۆماس مانگۆسۆن ڕاوێژکار و فەلاح ئەنوەر بەڕێوەبەری پەیوەندیەکان و شاندێکی ڕێکخراوی پاک لە سویت کرد. لە کۆبوونەوەکەدا وەزیری پەروەردە و نوێنەرانی ڕێکخراوەکە باسییان لە قوتابخانەی سویدی و گرنگی زیاتری زمانی سویدی لە هەرێمی کوردستان گفتوگۆی لەبارەوە کرا. دکتۆر پشتیوان سادق پاڵپشتی خۆی وەزارەتی پەروەردەی نیشاندا بۆ حکوومەتی سوید و نوێنەرانی ڕێکخراوی پاک هیوای خواست بتوانرێت پەیوەندێکی دوولایەنە پتەوتر دروست بکەن بۆ ئەوەی زیاتر گرنگی بە ڕەوشی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بدەن. لە بەرامبەردا نوێنەرانی پاک سوپاسی وەزیری پەروەردەیان کرد و دڵنیاییاندا کە لە ڕۆحیەتی پێکەوەیان و هاوکاری جاران باشتر کار دەکەن و ڕۆڵیان دەبێت لە ڕووی پێشخستن و خزمەتی پەروەردە لە هەرێمی کوردستان. بە ئامادەبوونی مامۆستا بەشدار عەبدولخالق خۆشناو بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بە یاوەری بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی و بەڕێوەبەرایەتی چاودێری کەم ئەندامانی هەولێر هۆڵەکانی تاقیکردنەوەی پەیمانگەی ڕووناکی نابینیان لە گەڕێکی ڕووناکی و هیوای نابیستیان لە گەڕێکی هەواڵان لە سەنتەری شاری هەولێر بەسەر کردەوە. قوتابیانی بەشداربووی تاقیکردنەوەکان وەک هەر قوتابێکی دیکەی قوتابخانەکانی ئاسایی لەو دوو پەیمانگەیاش تاقیکردنەوەی تیاندا بەڕێوە دەچێت. سەرجەم پێداویستەکانی هۆڵی تاقیکردنەوەکانیان بۆ ئامادەکراوە و بەبێ گرفت بەشداری ئەزمونەکان دەکەن. لەلایەن خۆشیەوە مامۆستا بەشدار عەبدولخالق سوپاسی مامۆستایانی هەردوو پەیمانگای کرد و دەستخۆشی لێکردن. بۆ لە نزیکەوە ئاگداربوون لا گرفت و کێشەکانیان بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر بە یاوەری بەڕێوەبەری سەرپەرشتیکردن ژمارەیەک هۆڵی تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاییەکانی لە قەزای شەقلاوە و ناحی باسرمە بەسەر کردەوە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر لە نزیکەوە لا کەموکوڕەکانی کۆڵیەوە بەتایبەت کارەبایی پێویستی قوتابخانە و هۆیەکانی فێنکەرەوە کە لە ئێستادا هەموو ئامادەکاریی تەواو کراوە و لە قوتابخانەکانی ئەو سنوورە بەبێ گرفت و بەڕێکوپێکی لە کەشێکی ئارامدا تاقیکردنەوە بەڕێوە دەچێت. جێ ئاماژە پێکردنە لە ڕۆژی 11 ئایار تاقیکردنەوەی پۆلە ناکۆتەکان دەستی پێکرد و لە پارێزگای هەولێر 562,000 قوتابی لە 2150 قوتابخانە تاقیکردنەوە ئەنجام دەدەن. بە سەرپەرشتی مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کۆبوونەوەیەک لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەچوو. کۆبوونەوەکە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە تاقیکردنەوە نیشتیمانی گشتیەکان و چۆنێتی چارەسەرکردنی کێشە و ئاستەنگیەکان لەگەڵ بەڕێوەبەری سەرجەم پەروەردەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەنجام درا. لە تەوەریکتری کۆبوونەوەکەدا باس و گفتوگۆ سەبارەت بە گواستنەوەی مامۆستان لە ناوچەیەک و بۆ ناوچێکی تر کرا. جێگیری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە سایتی SSN ڕاگەیاند بە گوێرەی ڕێنماییەکان خوێندکارانی قۆناغی بنەڕەتی پۆلەکانی 1 و 2 3 هەڵسانگاندنیان بۆ دەکرێت و ئەو سێ قۆناغە تاقیکردنەوەیان نییە، بەڵام لە بەشێکی زۆری خوێندنگەکاندا تا 20 ئەم مانگە دەوام دەکەن.
وتیشی بەشێک لەو خوێندنگانی پرۆگرامی خوێندنیان ماوە وانە بە خوێندکاران دەڵێنەوە بەشێکی دیکەیان پێداچوونەوە بە پرۆگرامی خوێندندا دەکەن بۆیە تابیستی ئەم مانگە مامۆستایان و خوێندکاران دەوام دەکەن ڕۆنشکردەوە لە بنەڕەتدا ساڵانە لە 1.7ەوە تاکو 1.9 بۆ خوێندکاران و مامۆستایان لە ماوەی ساڵی خوێندندایە. بەڵام دوای کۆتایی هاتنی تاقیکردنەوەکان مامۆستایان سەرقاڵی هەڵسەنگاندن و لێمەرەی خوێندکاران دەبن بۆیە لە زووتردا کۆتایی بە پرۆسەی خوێندن دێنن. عمر محەممەد ڕاشیگەیان هەمان میکانیزم بۆ باخچەی منداڵانیش بەڕێوە دەکرێت و تابیستی ئەم مانگە دەوام دەکەن. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانمان پێشکەشکردن خواتان لەگەڵ.